لە بەشێکنی بەرنامەکەمانەوە هاوکارم ئاماژەی کرد بابەتێکی تەندروستی ڕەنگەم زانیاری وەروام ڕێنمایانە و شاکردنەوەیکی باش بێ بۆ دایکان و باوکان یاخود ئەو کەسانی سەرپرشتی مناڵەکەکەن خۆگە بێت و مناڵەکەت تەمەنی زۆر بچکۆلانە بێ کاتانی کە قسە نازانێ ڕەنگە پێویستەوە کە ئێمە زیاتر هۆشیار بین ڕەنگە لە گەوراناگە گرفتێکە بێ مرۆڤەکە بتوانێت بە ئاسانی بەیانی دەردی دڵی خۆی بکە بەڵام لە مناڵانە ڕەنگەم گرفتە پێویستی بە هوشیاری بەرزی دایکان و باوکان هەبێ لە کاتێکە ئەگەر لەو دەقە و لەو ساتەیە پزیشکی پسپۆر ئامادە نەبێ بۆی بتوانن بە خێرایی چارەسەر بۆ مناڵەکە بکرێ و بگەێنرێتە شوێنی مەبەست یەکێک لەو گرفتانەی لە تەندروستی مناڵانە هەیە ئەویش ئەو کاتانەیەکەوە مناڵەکە تووشی سگەشە بێت یاخود توانین با بڵین تووشی قابزبوونە بێت ئەمە ڕەنگە کۆمەڵک هۆکاری هەبێ وەرە کۆمەڵک نیشان هەبێ چۆن چارەسەر بکرێ بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر دانا مەجید پزیشکی پسپۆڕی مناڵان قسە و باس و گفتوگۆکەین دەربارەی ئەم بابەتە کاکتۆریان زۆر بەخێر زۆر سپاس خواستەکەم ئەگەر هەر لەوە دەست پێ بکەین هۆکارەکانی قەبزبوونی مناڵ یاخود سگ ئێشەی مناڵ ڕەنگە مناڵ چەند سکێشەیەکی تری هەبێ بەڵام ئەو سگێشیان کە پەیوەندی بۆ بابەتەوە هەیە گەرەوەکو پزیشکێکی بسپۆڕ بۆمان باسکەیت چۆنیە ئەو بابەتە. سپاس بۆ ئێوە سپاس بۆ بینەران و بیسەرانی پێیان پێشکی ئەگەر لە قەبزیەوە دەست پێ بکەین پێناسی قەبزی بەوە کرێ ئەگەر هاتوو مناڵێک لە هەفتەیەکە لە 2 جار کەمتر پیسایی بکە و بە مەرجێک پیسایەکەی ڕق بێت و قەباری پیسایەکە گەورە بێت و ئازاری هەبێت لە کاتی پیساییکردنە و هەندێک جار مناڵ خۆی گرێ و تۆزێ خۆی پێچەدا بۆی کە نەچێتە توالێتەوە ئەمانە بە شێوەیەکی گشتی پێناسی قەبزین بەڵام بە شەرتێک فترەیەکی چەند هەفتەیەکی پێ بچێت ئەمە چێتە پێناسی قەبزیەوە. وتت ئەمە مناڵ کام مناڵ یانێ هەموو با بڵین 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵ تا چەند ساڵیان یان جیاوازیەک هەیە لە تقریبا لە هەموو تەمەنەکانە ئەبەم شێوەیە پێناسی قەبزی وەلەو هۆکارەکانی لە مناڵێکی ساوایە جیاوازە لە مناڵێکی گەورەتر بە دووری قەبزی لە دوای تەمەنی 7 مانگی و 8 مانگیەوە دەست پێکە خۆ ئەگەر لە پێش ئەو کاتەوە دەست پێ بکە ئەو هۆکارەکانی جیاوازە و ئەوە پێویستە بە دوواداچوونی زیاتری بۆ بکرێت. هۆکارەکانی قەبزی بەشێکی پەیوەندی بە گۆڕانی هەڵسوکەوتی مناڵەوە هەیە بەتایبەتی و کاتانی مناڵ کە فێری توالێتەکرێت و دایبی لا ئەبرێت مناڵەکە ئەم جەوی پێخۆش نییە ینی حەز ناکا بچێتە توالێت بەم ژینگەیە ڕانە هاتووە بۆیە زۆربەی کات مناڵ خۆیە گرێت ناچێت کە نە ڕۆشتە توالێتەوە دواتر پیسایەکی ڕق بێت کە ڕق بوو ئەم جارە ئازاری بۆ دروستە بێت جاری کەوای لێ کاتەوە کە نەڕاتە توالێت ئەمە لەو تەمەنا ڕووەدا و لە هەمان کاتە لە قۆناغی قوتابخانەشە ینی کە مناڵێکە چێتە قوتابخانە ئەچێتە ژینگەیەکی جیاوازەوە ڕەنگە توالێتەکەی جیاواز بێت ڕەنگە گرفتی پاک و خاوێنی هەبێت ڕەنگە مناڵەکە شەرم کات یاخود ئەو کاتی کە مناڵ ژینگەکەی گۆڕێ بۆ ژنگەیەکی کە یا سەفەرەکات درەنگ ئەچێتە توالێتەوە کە درەنگ ڕۆشتە توالێتەوە بێگومان پیسایەکی ڕق بێت ناڕەحەتیەکە ئازاری بۆ دروست بوو هەر ئەوەندەی کە ئازاری بۆ دروست بوو جارێکی کەم جارە هەر ناوێ بڕاتە توالێتەوە ئەمە بە شێوەیەکی گشتی هۆکارە باوەکەیەتی کە لە زمانی طبیا پێڵێن فانکشنال واتە هۆکارێکی فەرمانیە هۆکارێک گرفتێکی گەورەی نییە مناڵەکە خۆی لە ئەسڵە. زۆر باشە تا چەند خواردن بۆ جوڵەی مناڵ و خودی ڕیخۆڵەکان ینی چالاکی ڕیخۆڵەکان لە بابەتی قەبزی مناڵە دەورە بین ینی بۆ نمونە زۆر جار ینی جۆمان لە ڕێنمایی پزیشکە پسپۆڕە بەڕێزەکانی وەک جەنابتان بۆ باز لەوەکەن کە بۆ نمونە لە دوای 2 ساڵەوە شیر کەمتر بخورێت ینی شیر خواردنی سەرەکی مناڵ نەبێ بابەتی وەکو میوە و سەوزە و ئاو و شلەمەنی زیاتر بخواوە جوڵەی منداڵێک کەم بجوڵە لەگەڵەوەی زۆر بجوڵە یان گرفتی ڕێخۆڵە ئەم سێ بابەتە ڕۆڵیان هەیە لە قەبزبوونی مناڵ یان نە؟ بە بێگومانی ڕۆڵیان هەیە طبعاً کە باسی هۆکارەکانیمان کرد یەکەم هۆکارمان باس کرد کە مناڵەکە گۆڕانی شکڵی هەڵسوکەوتێتی لە پیساییکردن و ڕۆشتن بۆ توالێتە یەکێکە لە هۆکارەکان پەیوەندی بە خواردنەوە هەیە ئەو خواردنانەی کە وشکن بێگومان سەبەبیەوەیە کە مناڵ لە تەمەنێکی دیاریکراوە حەزی لە شلەمەنی نامێنێت ئەو یەکێکی دیکەیە لە هۆکارەکان جوڵە ئەو مناڵانی کەمترە جوڵێن زیاتر دووچاری قەبزیە بن خواردنەوەی شلەمەنی و ئاو مناڵ پێویستە ڕۆژانە بڕێکی زۆر ئاو بخوا بەداخەوە مناڵ خۆی حەزی لەمە نییە ئەمە شێکێکی دیکەیە لە هۆکارەکان بەڵێ بێگومان کاریگەریکی گەورەی هەیە باسی شیرت کرد
هەڵبەتە شیر یەکێکە لە خواردنە هەرە گرنگەکان بۆ مناڵ بەڵام هەندێک مناڵەیە حساسێتی بە پرۆتینی شیری مانگا هەیە تایبەتی لە دوای 2 ساڵ و 3 ساڵ و کاتی کە بۆی دروست بوو مناڵەکان دێجار تووشی قەبزیەکە تووشی ئازاری سکیەکە تووشی هەڵاوسانی سکیەکە بەڵێ یەکێک لە ئامۆژگاریەکانمانەوەیە کە ئەو مناڵانی شیر زۆرە خۆن و دووچاری قەبزی و ئازاری سک و ناڕەحەتیە بن بەڵێ ئامۆژگاریمان ئەوەیە کە شیرەکە کەم بکەنەوە یاخود ئەگەر بیشتوان شیرەکە بوەستکێنە. دکتۆر لە نێوان مناڵانی با بڵین ساڵ یان ساڵ و نیو بۆ 2 ساڵ و نیو ئەو 1 ساڵی ڕەنگە مناڵەکە بەباشی نەتوانێت ئەوەی بەسەری هاتووە بیڵێت سک ئێشەکانی مناڵ تەنها بە گریان دەریە بڕێ یاخود دەبێ نیشانێکی تری هەبێ ئەو کەسانی چاودێری مناڵەکە کەن بزانە مناڵە مەسەن گرفتێکی هەیە هەر گریانە تاکە نیشانە یاخود سوور بوونەوەیە شین بوونەوەیە یاخود گۆڕانی دەنگ ڕنگ شتێک هەیە بۆی مناڵ ئازاری سکی مناڵ. طبعا مناڵ تا بچووکتر بێت توانای دەربڕینی نیشانەکانی نییە زۆر بە زەحمەتە ناسرێتەوە تا گەورەتر بێت زۆر ئاسانترە لەو تەمەنی کە تۆ باسیەکەی زۆربیان کە ئەگەر ئازاری سکی هەبێت ڕەنگە دەست بۆ سکیە بات ناڕەحەتە بێت خۆی پێچەدا دەموچاوی سوورە بێتەوە لەو کاتانە گریانی لەگەڵا بێت ئەمە لە نیشانە باوەکانیانە لەو تەمەنا بەڵام لە تەمەنی گەورەترە زۆر بە ئاسانتر مناڵ دەتوانێت دەست بۆ سکیە بە ئاڵێ شوێنەکەی کوێ چەنێکی پێچێت بۆیە تەمەن بەڵێ کاریگەری گەورەی هەیە لەسەرەوەی کە بزانی ئازارەکە لەکوێ و چۆن تعبیر لەسەر ئازاری خۆیەکە. کاکتۆر تا چەند هۆکارێکی دیکە بۆ قەبزی مناڵ ئەوەیە کە کاتێک مناڵێک سەرقاڵە مەشغوڵە بە یاریەکەوە جاچە یاریکی ئەلکترۆنی بێ چ لەگەڵ کۆمەڵە مناڵی دیکە خەریکی یاریە ینی وەکۆڵەت تەناو بووە پێویستی بەوەیە بچێتە توالێت بەڵام دوای ئەخا ناچێت. جا ئەم نەچوونەوە ینی ئاماژەم پێکرد بەهۆی سەرقاڵی مناڵەکەەوەی ناوێڵێ ناوێ یاریەکە بەجێ بڵێ یان جاری پێشووتر جارەکانی تر بەهۆی قەبزی و ئازاری بووە ناوێرێ بچێتەوە ئەممانەوەی ئەدەبن لە ڕووی جەنابەت و بینەران و شاشەکە مانەوەی پیسایە لە ڕیخۆڵە تا چەند بمێنێتەوە تەسیر لەوە کە زیاتر مناڵەکە بەرەو قەبزی بەرەو ئەو شلەیی کە لە ناو پیسایەکەی زیاتر ڕیخۆڵە هەڵی مژە و وشک ببێتەوە. پرسیارێکی جوان هەروکو باسمان کرد هەڵس و کەوت یەکێکە لە هۆکارەکانی مان لە قۆناغی فێربوونی توالێتە کە مناڵ فێرە بێت و لە قۆناغی قوتابخانە و یەکێکیش لەو هینانە بەکارهێنان یاری ئەلکترۆنیەکانە سەرقاڵبوونی مناڵە مناڵ بە تەبیعەتی خۆی حەزی لەو نییە بڕوا لە توالێت مێنێتەوە بۆیە و کاتی کە مەشغوڵە بێ بە یاریەکەەوە چی یاری ئەلکترۆنی بێ یان یاری دیکە بێت ئامادەیە کە خۆی ڕاگرێ هەروکو تۆ باسیز کرد بێگومان پیسایی ئەمێنێتەوە پیسایەکە زیاتر وشکە بێتەوە ئازاری بۆ دروستە بێت هەر ئەوەندی کە ئازارەکەی بۆ دروست بوو جارێکی دیکەم ئازارەوە کات کە مناڵەکە زیاتر خۆی بگرێت یعنی خۆی ڕاگرێت تەنانەت یەکێک لە نیشانەکانی ئەوەی کە بزانیم ئازارە بۆ ئەوەی مناڵەکە هەستەکەی جۆرێک لە ژوەرەکانە سوڕێتەوەی کە دانس بکە یعنی ناڕەحەتی کردووە کە بچێ بۆ توالێت بەڵام لە بری ئەوەی کە بچێ بۆ توالێت سێرەی جۆرێک لە جۆرەکان خۆبادان و خۆ پێشدان و جۆرێک لە دانسی هەیە بۆ ئەوەی کە پیسایەکە مێنێتەوە نەچێ بۆ توالێت ئەوەش بێتە زیاتر قەبزێکی ناڕەحەتەکە بە بێگومانی. دکتۆر ڕێگەکەوێ هیچ نەخۆشیێکی تر تووشی مناڵ ببێت ماکە لاوەکیکانیان نەخۆشیەوە بکەن ڕیخۆڵەکان چالاک نەبن مناڵ تووشی ئەم گرفتە ببێت. طبعاً کە باسی قەبزیەکەینەوە وتمان باوترین هۆکاری بەنسبەی لە 95 هۆکارەکان بە خۆشحاڵیەوە هۆکاری فەرمانیە یا هەڵسوکەوتی مناڵەکەی بەو شێوەی درەنگە چێتە توالێت یا توالێتەکەی بەدڵ نییە یاخود جۆری خواردنەکان خواردنی وشکە خوات یاخود ئاو ناخوات بەڵام لە 105 ممکنە هۆکاری تری هەبێت یەکێک لە هۆکارەکان ئەگەر هات و گرفت لە بەشی خواروی ڕیخۆڵەیە هەبێت لە دەوروبەری کۆما کاندێ نەخۆشی زگماکی هەیە کە گەرە و گرفتانی هەبێت ئەوەی بۆ دروستەکە تەسبوون و ڕیخۆڵەکانێکی دیکەیە لە هۆکارەکان نەخۆشی گەنم کە زۆر جار بیستومانە ئەویش یەکێک لە نیشانەکانیەوەیەکانی مناڵ پێی قەبزە بێ نەخۆشی شەکرە یەکێکە لە هۆکارەکانی نەخۆشی تەمەڵی غودەی دەرەقی یەکێکە لە هۆکارەکانی گۆڕانی مادەکان زایەکان بۆ نمونە ئەگەر هاتوو پۆتاسیۆم کەم بێت یاخود کالیسیۆم زۆر بێت یاخود ئەگەر ڤیتامین دی کە ئێستا زۆر بە خەڵک زۆر بەکارهێن ئەگەر ئەو جورعەیە دکتۆر دیاری نەکات لە پڕێکا جورعەیەکی زۆر وەرگرێ ئەوش یەکێکە لە هۆکارەکانی بەڵام بە خۆشحاڵیە و ئەم هۆکارانی کە هۆکاری ئەندامی و هۆکاری نەخۆشیە زۆر کەمن و زۆر دەگمەنن و لە 5 زیاتر تێناپەڕێت لە هۆکارەکانە. زۆر باشە کاکتۆر لێرە دایک و باوک مادەم باسی مناڵەکەین دایک و باوک زۆر زەڕورە ینی منداڵەوە چێ
هەستی پێنەکە یان با بڵین لەبەر ئازارەکە یان لەبەر یاریەکی وتمان بەڵام دوجار ئەمە کۆمەڵک ئەم قەبزیە لە مناڵە کۆمەڵک گرفتی بۆ دروستەکە تا چەند دایک و باوک هۆشیار بن و چی بکەن کە مناڵەکانیان قەبز نەبێ. ئەمە یەک. دوو، بە تایبەت دایک کاتێک جلی ژێرەوەی مناڵەکەی ئەشوا بینی خوێن بەو جلانەوێتی ئەوەی یەکێک نییە لە نیشانەکانی کە هەست بکە کە مناڵەکەی قەبزە بۆیە خوێن بە جلەکانەوێتی. خۆی طبعا خوێن یەکێکە لە نیشانە ئاگدارکەرەوەکان هەنی کۆمەڵی نیشانەمان هەیە ئێمە پێڵێن نیشانی ئاگدارکەرەوە ئەم نیشانانە کە باسی خوێنن کرد بە تەرکیز بخێنە سەر و خاڵە پێڵێن نیشانەی ئاگدارکەرەوە گەرەمانە هەبوو پێویستە دایکان و باوکان بەزوی سەردانی پزیشکن و شوری مناڵەکانیان بکۆن لە هەر کاتێکە خوێن بە پیساییەوە بۆ حاڵەتێکی نائاساییە ئەگەر پیسایەکی ڕەش بوو حاڵەتێکی نائاساییە ئەگەر هاتوو حەجمی پیسایەکە لە پێناسەی قەبزی فەرمانیە ئەوەی کە پیسایەکەی حەجمەکەشی گەورەیە بەڵام ئەگەر ڕق و باریک بوو ئەوەش نیشانێکی باش نییە ئەگەر ڕشانەوەی لەگەڵا بوو بەتونی و ڕشانەوەکە فڕیدا ئەوەش نیشانێکی باش نییە ئەگەر تای لەگەڵا بوو ئەمانە پێڵێن نیشان ئاگادارکەرەوەکان ئەگەر ئەو نیشانانە هەبوو یاخود ئەگەر باڵای مناڵەکە لەگەڵ قەبزێکی درێژخایانە سێرەکی باڵای مناڵەکەش کورتە لەگەڵ هینەکانە دەرناچێت ئەمانە نیشانە ئاگادارکەرەوەکانن. بەڵام وەکو تێبینیکردن دایکان و باوکان ئەگەر تێبینیان کرد هەندێک چارێکێکی دیکە لە نیشانەکانی قەبزی ئەوەیە کە دایکەکە تێبینیەکە پیسایەکی شل بە جلەکانی ئەوەیەتی زۆر کاتوا تێبینیەکە کە ئەم مناڵە سکچوونی هەیە ینی وەک سکچوون وایە پیسایەکی شلە بەڵام لە ئەسڵا خۆی پیسایەکی ڕق لە کۆمیایەتی لە پشتی ئەو پیسایە ڕق و پیسایەکی شلی دروستە بێت زۆر جار تێبینی ئەوەکەن کە شۆرتەکانیان پیسە دایکەکەوا تێبینیەکە کە مناڵە خۆی سکچوونی هەیە یاخود مناڵەکە خۆی پاک و خاوێن نییە بەڵام ئەگەر ئەمەیان تێبینی کرد بێگومان ئەوەی کێکە لە نیشانەکانی ئەوەی کە مناڵەکە گرفتێکی قەبزی درێژخایانی هەیە. دکتۆر زۆرجار لە هەنێک دایک بیستومانیان لێرە و لەوێ ئەڵێ ئەم مناڵەی من بە بەردەوامی قەبزە ئەمە نۆرماڵە ئەمە شتیوا هەیە ئەگونجێ مناڵە یا تا چەندێک ئاساییان ئەو حاڵەتە فەرمانیەیە کە مناڵێک لەم حاڵەتەیە بێگە درێژەی کێشا ڕۆژەکان بوو بە هەفتە یاخود لە مانگێکا زیاتر لە چەند جارێک ئەم حاڵەتەی هەبوو ئەمە تا چەندێک ئاساییەوە کرێ مامەڵی لەگەڵ بکرێت. طبعا پێناسی قەبزی فەرمانی وەی کە درێژخایەنە ینی کە العاد دێمە تێبینیەکەین لە 2 مانگەوە دەست پێکا بۆ ساڵ و هەندێک مناڵیشێ لە ساڵ بۆ 2 ساڵیشی پێچێ بۆ یە کاتێک کە باس لە عیلاج و ڕێنمایەکانەکەین هەندێک جار بە دایکێکەڵین کە عیلاجێکی بۆ دانرێت پێویستەکە 6 مانگ بەکاری بێنێ بۆی کە ڕێخۆڵەکانی ئاسایی بێتەوە بۆی مناڵەکە وردە تەبیعی بێتەوە بۆی کە جارێکی تر دووچاری گرفتی قەبزی نەبێتەوە بەڵێ قەبزی یەکێکە لە گرفتە درێژخایەنەکانی مناڵ. باش ئەم قەبزیە ئەگەر درێژەی کێشا وەکو هاوکارم ئاماژەی پێکرد ماکەلاوەکیەکانی چین بووە زەرر لە چه ئەندامێکی ئەو مناڵە ینی زەرر تەندروستیەکانی دوای ئەم قەبزبوونە چییە؟ هەر قەبزبوونێکی ئاسایە و بە عیلاج چارەسەرەکە یان ئەگەر ئەمە درێژە کێشەیە ماکی لاوەکی دیکەیە بێت. طبعا ئەگەر قەبزی هەبوو گرنگترین شتەوەیە کە سەردانی پزیشک بکا بۆ ئەوی کە دیاری بکە ئایا هۆکارەکەی هۆکاری فەرمانیە یاخود هۆکارێکی دیکەی هەیە ئەگەر دەرکە و هۆکاری نەخۆشی هەیە بێگومان چارەسەری نەخۆشەکەیە کرێ ئەگەر هۆکارەکەی فەرمانیش بوو ئەوە بە درێژخانی بمێنێتەوە بێگومان کاریگەری لەسەر لانی دەروونی مناڵەکە ئەبێ مناڵ ئازاری بۆ دروستەکە و هەر کاتێکیش مناڵ ئازاری هەبوو لە باری ئازارە بوو کاریگەری لەسەر چالاکیەکانی مناڵیش هەبێت وەک ئاسایی ناجوڵێت و ئەگەر زۆر درێژخانیش بمێنێتەوە بەشی خوارەوەی ڕیخۆڵە ئاوسانی بۆ دروستەکە و ئەم ڕیخۆڵانە جۆرێک لە تەمەڵیان بۆ دروستە بێکە و کاتە پێویستەکە فترەیەکی دوور و درێژتر لەژێر چاودێریا بن. کاکتۆر بینومانە نازانم بەڕاستی هۆکارەکە شێر قەبزە لە گەورانە مەسەلەن کەسێک ڕێخۆڵەکانی چالاک نین ئەبێتە هۆی تەقانی ڕێخۆڵە ڕێک کەوتووە بۆی قەبزیەوە مناڵێک تووشی گرفتیەوە هەبێ ڕێخۆڵی بتەقەیان ئەم حاڵەتە لە مناڵانە ڕووی نەداوە. ئەگەر هات هۆکارەکەی فەرمانی بێ ئەگەری تەقینەکەی زۆر کەمترە بەڵام هەندێک جار ڕێخۆڵە زۆر ئەستورە بێت زۆر گەورە بێت کە فترەیەکی زۆر دوور و درێژی پێویستە بۆی کە ئاسایی بێتەوە بۆیە پێویستە ئەگەر ئەو مناڵانی کە لە چەند هەفتەیەک زیاتر قەبز بن ئەوە ڕێنمایی پزیشکی وەزائیدەن عیلاجیش وەرگرن تا کاتەی کە قەبزەکان باشە بێتەوە. ڕێنمایی جەنابتان بۆ دایکان بەتایبەت لەبەرەوەی دایکان زیاتر لە ماڵەوەن و لەگەڵ مناڵەکانە بەریەککەوتنیان هەیە و باوک ئەڕۆتە دەرەوە بۆ دەوام و بۆ کار و کەسابەت یعنی دایکان هەم لە ڕووی ئەوەی کە باسمان کە هۆکارەکان یەک بێکیان بوون لە ڕووی خواردنەوە لە ڕووی جوڵەوە لە ڕووی زوو بیری مناڵەکە بخاتەوە بچێتە توالێت نەک ئەو پیسایی پێکی ڕایگرێ دایکان دەبێت چۆن مامەڵە بکەن لە خواردنەوە هەتاوەکو ئەو بابەتانی دیکە کە باست کرد. یەکەمین شت خواردن
طبعا بڕی خواردن ئەگەر کەم بێت بێگومان کاریگەری هەیە لەسەر قەبزی کەواتە بێ مناڵە خواردنی باش بێت. خاڵی دۆمیان جۆری خواردنە تەنها خواردنەکە نییە ئەو خواردانەی کاڕیشاڵی تایە ڕۆڵێکی گەورەی هەیە کە مناڵ قەبز نەبێت. وەکوچی بوون ڕیشاڵەکان لە چیا هەیە لە خواردنی میوەکانە هەیە لە خواردنی سەوزەکانە هەیە لە خواردنی بەشێک لە چەرەزەکانە هەیە. ئەمانە زۆر گرنگە کە مناڵ بەردەوام سەوزە بەشێک بێ لە خواردن ینی لە کەلتوری خۆمانە بەداخەوە مناڵ حەزی لەم خواردنانە نیە بەڵام ئەبێ وردە فێر بکرێن کەم خواردنانە بخوان. خواردنی میوەکان میوەی فرێش زۆر گرنگە و پێویستە میوەکە خودی میوەکە بێت نەک شەربەتی میوە چونکە ئەو کاتی کە کرا بە شەربەت ئاوەکەی گیرا ڕیشاڵەکەی فرادرێت لە کاتێکە ئەو ڕیشاڵە کاریگەریەکی زۆر باشی هەیە. ئەمە یەکێک لە فاکتەرەکان کەواکە کە مناڵ بە دوور بێت لە قەبزی. یەکێکی تر لەوانە ئاو خواردنەوەیە یعنی مناڵ ئەبێ بیری خەیتەوە کە ئاو بخوات ئەبێ بەردەوام کار ئاسانی بۆ بکەی بەردەوام پەرداخی تایبەتی هەبێ پەردەوام بیخەیتەوە بیری کە ئاو بخوا چونکە ئاو ڕۆڵێکی گرنگی هەیە لەوەی کە ڕێخۆڵەکان بە تەڕی بهێڵێتەوە پیسایەکەی شل بێتەوە دووچاری گرفتی نەکات. یەکێکی تر لە ئامۆژگاریەکان کە ئەوەیە مناڵ بیر بخرێتەوە بچێتە تەواڵێت یعنی تەنانەت ئەو مناڵانی کە ئەگەر دووچاری قەبزی بن ئێمە نەسیحەتیانەکەین کە لە دوای خواردن مناڵەکانیان ببن بۆ تەواڵێت و بۆ ماوەی 5 بۆ 10 دقە بمێننەوە تەنانەت ئەگەر پیساییشان نەکرێت مناڵەکە تەشجیع بکرێت یعنی دەستخۆشی لێ بکرێت کە کارێکی باشی کردەوە کە گەرم ئەمەلێ بەردەوام بوو بێگومان ئەوە ڕۆڵی هەیە لەسەرەوەی کە قەبزەکەی نەمێنێ. تا چەند ئەم خواردنی جبس و ئەمەی کە مناڵ خواردنەوە گازیەکان و ئیتکەوەی کە مناڵ بەکارێنێت لە دوکان و مارکێتەکانی کڕن هەر بەڕاست تا چەند بۆ قەبزیش فاکتەرێکی خراپن بێگومان فاکتەرێکی خراپ چونکە ئەو خواردنانە ڕیشاڵیان کەمە ئەو خواردنانە وشکن ئەو خواردنانە ڕێژێکی زۆر چوریتە ڕێژێکی زۆر خوێیتە خواردنەوە گازیەکان جگە لە قەبزی بۆ لانی تەندروستی مناڵ هەر تەندروست نییە و بە هیچ شێوەیەکی ئێمە نەسیحەت ناکەین کە خواردنەوە گازیەکان ناڵ بیخوان بۆیە باشتر وایە ئەو مناڵانی کە قەبزن دوورکەونەوە لە خواردنی ئامادەکرا و خواردنی دوکانەکان و لەبری ئەوە خواردنی فرێش لە ماڵەوە بۆیان ئامادە بکرێت باشترە. کاکتۆر کاتە ئەگەر مناڵێک تووشی حاڵەتێکی سگێشە و قەفزی بوو پێویستەکە مادام باست لەوە کە ئەکرێت هەفتەیەک یان درێژە بکێشێ بۆ 9 مانگێک هەر بەو شێوەیە بێ یان زیاتریش ئەبێ بۆ هەموو حاڵەتێک ببرێتە لای پزیشکی بسپۆڕیان ئەو کاتانە کامانن کە ئەکرێ هەر لە ماڵەوە بێ پێویست بە پزیشک ناکا بەڵام دایکەکە دەستکا بە چارەسەرکردن و ئامۆژگاریانەی کە ئێستا باستکردن جێبەجێیان بکە. طبعا ئەگەر نیشانەیش نەخۆشیێکی خراپی نەبوو هەروکوی کە باسمان کرد ئەگەر پیسایەکەی زۆر باریک نەبوو ئەگەر ڕشانەوەی زۆری لەگەڵا نەبوو ئەگەر تای لەگەڵا نەبوو ئەگەر هەڵاوسانی زۆری لەگەڵا نەبوو ئەگەر دایکەکە تێبینی کرد بەشێکە لەو فاکتەرانی کە باسمان کرد پەیوەندی بە خواردنەوە هەیە پەیوەندی بە جوڵەوە هەیە پەیوەندی بە نەخواردنیش لەمەنیەوە هەیە ئەو کاتە دایکان و باوکان ئەتوانن ئامۆژگاریەکان جێبەجێکەن بۆی کە ڕیشاڵێکی باش بن بە مناڵ خواردنانی کە ڕیشاڵی تایە هەرکو باسمان کرد سەوزە و میوەکان و ئاو و زائیدەن گۆڕینی هەڵسوکۆتی مناڵەکە یعنی فێرکردنی هەروەوەی باسمان کرد زوو بچێتە تەواڵێت و بمێنێتەوە ئەگەر بەمانە باش نەبووە تێبینی کرد پیسایەکەی هەڕقە هەر ناڕەحەتێکە ئەو کاتە باشترە سەردانی پزیشک بکەن و باشترە کە عیلاج وەربگیرێ. ئەم عیلاجە کاکتۆر لەسەر لە کۆڵانەکانە ینی بە بڵێن نۆرینگە لاوەکیەکان هەیە بوون نمونە جگە لە ئەوی کەس لە سایدەرەکان ینی ئەکرێ هەردایکێک زانی مناڵەکەی قەبزە بچێ عیلاجێک وەرگێ بەتایبەت ئەوەی کە باوە باز لە شافەکرێ ینی شافێ بە مناڵەکەی هەڵگرێ و بووی کە قەبزەکەی نەمێنێ یان ناکرێت ئەبێ بزانرێ هۆکاری قەبزەکە چی بووی کە عیلاجەکە بەپی هۆکارەکە بێت. من باسی شافت کرد شاف چارەسەرکی باشە بۆ قەبزی بەڵام بۆ فترەیەکی کورتخایەن واتە و کاتی کە پیسایی لە کۆمی مناڵەکە دروستە بێت حاڵەتەکەی پێڵێن دیسئیمپاکشن واتە ئەمانەیە ئەو پیسای ڕقە فرێت درێتە دەرەوە ئەویت لە ڕێگەی شاف و حاڵەتێکی باشە بەڵام بۆ چارەسەری قەبزی درێژخایەن ناشاف ڕێگایەکی دروست نییە و گرنگترین شت لە چارەسەرا تەنها خودی عیلاجەکە نیە ڕەنگە بچێت لە سەیدەلەیەکیش هەمان عیلاج وەرگرێت کە پزیشکێکی پسپۆڕ بۆیان نووسێ بەڵام نەزانێت بۆ چەندێک بەکاری هێنێ و زائیدەن جورعی عیلاجەکە چۆنە چونکە جورعی عیلاج بۆ چارەسەری قەبزی بە یەک ڕیتم ناڕات واتە ناتوانین بۆ نمونە ئەگەر مناڵێک ئەڵێن 10 cc بەکاربێن ئەم 10 cc نییە کە بڵێن 6 مانگ 10 cc ڕەنگە گۆڕانکاری بەسەرا بێت بۆیە باشترە بچێتە لای پزیشکێک بۆی جۆری عیلاجەکە و هەروەها بڕی جورعەکەشی بۆ دیاری کات و هەروەها فترەی عیلاجەکە بۆ چەندێک بەکاری بێنێت باشترە لای پزیشکێکی پسپۆڕ ڕۆمانە وەرگێت. کاکتۆر ئاماژەت بە خاڵێک کرد
زۆر گرنگە بەڕاستی حەزەکەم دیسان بچینەوە سەرۆ خاڵە هەم وەکو چارەسەر هەم وەکو چاودێریکردنیش باست لەوە کرد ئەکرێ مناڵەکە ڕێخۆڵەکانی با بڵێن گیرابن بەڵام لە پشتی گیرانەکەەوە شلەیەک دێتە خوارەوە دایکەکەەوە بیرەکاتەوە مناڵی سکیەچێ زۆر جار کێچین عیلاج وەرگنەڵێن بۆ سکچوونەڵێ بۆ ستۆپکردنی یاخود بۆ با بڵێن پێچەوانەکەی ئەمە لە ئەگەری ئەوەی دایکەکە وا تێبگا ئەم مناڵی سکی ئەچێ عیلاجی بۆ وەرگێ بۆی ئەم سکچوونەی بۆسێنێتەوە لە کاتێکا خودی مناڵەکە خۆی خەبزە چ زیانێک بۆ مناڵە گەێنە یاخود ئەمە جۆرە چاسەرکردانە چەند هەڵەیە بێگومان ئەو چارەسەرکردانە ئەگەر بەو شێوەیە بێت تۆ نەزانی هۆکارەکەی چییە تەنها پێت وا بێمە سکچوونی هێو عیلاجێکی ستۆپ کە ئێمە هیچ کات ڕێنمایی ناکەین لە کاتی سکچوونی شاگەر و عیلاجانە وەربگرێت بێگومان حاڵەتەی خراپترە بێت و مناڵە بەردەوام ئەناڵێنێت و یەکێک لەو حاڵەتانەی قەبزی کە کاریگەری دەرونی خراپ لەسەر مناڵ جێهێڵی ئەو حاڵەتەیە کە باسمان کرد ئەم حاڵەتە واکە بە تایبەتی لەو مناڵانە ڕۆدەن کە چنە قوتابخانەیە ئەچنە کۆڵانەوە بەردەوام مناڵ لە حاڵەتێکی دەرونی و شڵەژانێکی خراپە چونکە لە هەچ ئان و ساتێکا تێبنی ئەوە کە جلەکانی پیس بێت و بێت جێگەری مەسخەرە و گاڵتە پێکردن بۆ ئەم حاڵەتانە پێویستەکە سەردانی پزیشک بکەن و هەندێک جار پێویستە کات لاین پزیشکانەوە فەحسی کۆمی مناڵەکە کرێت ئەخۆ بزانن گرفتەکە لە چی ئاستێکایە و چارەسەری ئەم حاڵەتە تۆزێک کاتی زیاترەوێ و تۆزێک قورسترە و پێویستەکە دایکان و باوکان ئەلو کاتا ڕێنمایەکان زۆر بەباشی جێبەجێ بکەن و ئەوە نییە کە بڵی لەماوەی 1-2 هەفتەیەکە چونکە حاڵەتەکە درێژ خایان بووە ڕەنگە چەند مانگێکی بێت هاوکو ڕێخۆڵی ئاسایە بێتەوە مناڵەکە نەجاتی بێت لەو گرفتە کاکتۆر بابەتێکی دیکە چوونی مناڵە بۆ قوتابخانە بەتایبەت سەرەتایی پۆلی 1 و 2 3 ئەوانە ینی بەداخەوەسەکە قوتابخانە نییە بەڵام تا چەند ڕۆڵی مامۆستاش لێرە حزوری هەیە کە کاتێک مناڵێک داواکە لە مامۆستا ئیزنی بدا بچێتە توالێت هەرچەنە لەوانێ مناڵەکە ینی فێڵبکە زۆر جاریا بێ بڕاز دەر بەڵام تا چەند گرنگە مامۆساش هاوکار بێ کاتێک مناڵێک داوای کرد ینی فرسەت با بە مناڵەکە بچێتە توالێت بۆی تووشی ئەم بابەتە نەبێت بێگومانی کێک لە کاتەکان کە قەڵی تیاڕۆدا بریتێ لە تەمەنی پێش قوتابخانە و تەمەنی قوتابخانەیە یەکش لەو کارەکان تەواڵێتەکەیە ئەوان پێویستەکە وەزارەتی تەربیەت تەواڵەتی گونجاو دابین کە و جوری تەواڵێتەکان باشی و بەردەوام پاک و خاوێنیش بێت چونکە مناڵ کاینێکی حەساسە ئەگەر زۆر پاک و خاوێن نەبێت ژینگەکەی جیاواز بێت لە ماڵەوە و حەزەکە پیسایەکەی ڕابگرێت و نەچێتە تەواڵێت لە هەچ ئان و ساتێکە مناڵ داوای کرد کە بڕات بۆ تەواڵێت پێویستە مامۆستا هاوکاری بکە و ڕێگەی با و بە هیچ شێوەیەک تووڕە نەبێلی و کاتەکەشی دوا نەخات تەنان ئەگەر فترەیەکی کورتیش بێت بۆ ئەوی کە لە نێوان وانەکانە بێت نەخێر پێویست ناکات چاوەڕان کات و ئەگەر مەهماکانە مناڵەکەش گومانمان هەبوو لەوەی کە ڕاست نەکات هەر پێویستە مەجای بین بۆ ئەوەی کە مناڵ دووچاری و حاڵەتە نەبێت و پیسایەکەی ڕانەگرێت ڕەنگەم جاریان بەڕاستی بێ دکتۆر کاکتۆر ئەو مناڵانەی کە تووشی نەخۆشی شێرپەنجە بوون عیلاجی شێرپەنجە بەکارهێنن ئەوانە ئەم جۆرە عیلاجە بۆی هەیە مناڵ تووشی قەبزی بکات ئەو مناڵانی کە تووشی شێرپەنجە بن کۆمەڵی گرفتیان بۆ دروستە بێت یەکێک لەوانە گرفتی خواردنە ئەنی خواردنیان باش نییە بێگومان کە خواردنیش باش نەبوو بڕی خواردن کەم ئەوان دووچاری قەبزیە بمانەوەیانە لەسەر جێگا ئانی گوتمان جوڵە کاریگەریکی باشی هەیە ئەو مناڵێنی کە کەمترە جوڵێن بێگومان ئەگەری ئەوان هەیە کە پیسایەکان ڕقبێت و بێگومان و عیلاجە دوور و درێژانەی بۆ فترەیەکی دوور و درێژ وەرگن ئەوانش هەر کاریگەریە بێت دکتۆر لە پاڵ قەبزبوونە حاڵەتی با بڵێن ئەدەبن میسکردنیش هەر لە مناڵەکانە هەمان گرفتەیە یان ئەمە کرێ مناڵێک مەسەلەن حاڵەتی میسکردنی ئاسایی بێ بەڵام لەگەڵ ئەوەی کە ئەم مناڵە تووشی قەبزیە بێ ئەم بابەتە شتێکێکە یاخود گرفتی تریش بۆ مناڵەکە دروستەکە یاخود هیچ پەیوەندیەکەیە لە نێوان حاڵەتانەیە بە بێگومانی پەیوەندی هەیە و ئەو دەمارەخانانەی کە میزەڵان و هەروەها بەشی خواروی کۆم زۆر تێکەڵن بە شێوەیە کە ئەو مناڵانین کە قەبزیان هەیە هەندێک جار گرفتی میزکردنیان بۆ دروستە بێت و یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە هەندێک مناڵ دووچاری هەوکردنی میزەڵانە بێت و دووچاری ئازارەکانی میزکردن و ناڕەحەتیە بێ ئەگەڕێتەوە بۆ قەبزی بۆ ئەو کاتی کە مناڵ دووچاری گرفتەکانی میز و هەوکردن و میز بۆ ڕانەگیرانە بێت ئەبێ پرسیار بکەین کە ئاخۆ قەبزی هەیە یان نا ئەگەر قەبزی درێژخایەنی هەبێت ئەوە بێگومان ئەبێ هەردووکیان لە یەک کاتا چارەسەرکەین چونکە ئەگەر قەبزەکەی چارەسەر نەکەین ئەوە گرفتەکانی میز و میزکردنیشی بە دووبارە بێتەوە هاوکارم ئاماژەی بە شتێکی گرنگ کرد کاکتۆر ینی لە
پند و ئامۆژگاریەکانی لوقمانی حەکیمە کاتێک مناڵەکەی ئامۆژگاریەکە ئێمە بەسم باز لە گرنگی ئەو بابەتەیە باز لەواکە بە کوڕەکەی ئەڵێ ئەگەر لە سواری ئەدەبن لە ڕووی مەجلیسەکە و بینەران لەسەر سواری وڵاخێک بوویت میزت هات ئەنی ڕای مەگرت تەنانەت ئەگەر فریانە کەوتی دابەزی بەسەر وشترەکەەوە بەسەر ئەسپەکە و میزەکەی خۆت بکە قسەکە لە چیە بووی ڕای نەگرێت ئەم پزیشکە بەڕێزەکانش ئاماژە بۆکەن شتێکی خراپە بە فعلی ئەم بابەتە بۆ پیسایی ژوایە مناڵ وا ڕابێنین پیسایی نەهێڵێتەوە هەڵی نەگرێ یان بۆ ئەمیان ئەوە نەزەرەری نییە بێگومان ئەوە هەم وەکوی کە ڕێبگرین لەوەی کە مناڵەکە دووچاری قەبزی نەبێ و لە هەمان کاتەوەکو بەشێکشە لە چارەسەر تەنانەت ئێستا لە هەندێک وڵاتانە ئەو مناڵانی کە قەبزی درێژخایەنیان هەیە ینی توالێت بە شێوەیەک دروست دەکرێت کە هەندێک گەیمی تایە يعني بوي كمنال زياتر بينيته وشون كمنال خوي بطبيعتي حال حزي لونيه لتواليتها بينيته وهندك جي مشتيان بو دروس كردولنا وتواليتها وهندشتي بيكناوي شيت يعني منال اوقاتي لبريوي لجوري كا جيم كا لسر تواليت جيم كي خويا كابيو مشغوله بجاروان نيو ساعات بينيته اما ياد ما تدركي زور باشا وبيغماني منال ابيت يكك لغرفتكاني منال شرم كردنا وهندي جار حزي بوني كبچته تواليتها بوي ابي ام شرم لايك سكاركشي برمين ريتها وبتابتي وكاتي كسفرك قشتيك جنكي خويا غورت الانجامي شرم كردنوا حذي بوني كبچته تواليته وبيغمان غرفتكاني قبلي هم بو ادرس به واجر هيشي به خراب تريكا هاي كاكتور كاتمان هیچ نما والله هر بابەتێک بوو نامێ الله تووشی سەرێشەش بکەن دوایی طبعا ئەمە هەر ئەم بۆ ئەم بابەتە نییە بۆ زۆربەی بابەتەکان زۆر جار پزیشکە پسپۆڕەکان ئەو کەیسانەی دێتە بەردەستیان لەبەرەوەی ئەوەندە دەرمانی کوردەواری بەکارهاتوە یا کەیسەکە دواکەوتووە یاخود خراپتری لێ بەسەر هاتووە یاخود خۆزگە زووتر بەهاتایە ئێستش لایەزا لە گوندەکان لە بەشێک لە قەزا و ناحەکان ڕەنگە بۆ کۆم بەتایبەت ئەم گرفتە من بینمە پونگە و نعنەیانە کوتیە و ئاوەکیان نەدا و باسکێشێ مناڵەکە باش بێت و ئەمانە چ قسەیەکت هەیە لەسەر ئەم حاڵەتە بەشێک لەم ئێستا وڵا بەکارهێنانی ئەو دەرمانانە توانبێت لە ژێر چاودێریا بێت یعنی ئەوە ئێستا لە بەشێک لە کاری پزیشکە جی کراوەتەوە یعنی ئەمانە ئەوە نییە کە بڵێ کەسێک کە شارەزانە بێت چونکە گرنگترین شت تشخیصکردنی حاڵەتەکەیەتی یعنی تۆ حاڵەتەکەی نازانی جار وێ ڕەنگە گرفتەکە زۆر جدی بێت یعنی باسی ئەو حاڵەتانەکەین کە فەرمانیە بێگومان ئازاری سکیش هەروایە لە سا 80 بۆ 85 حاڵەتەکانی ئازاری سک فەرمانیە بەڵام لە سا 15 شمانەیە گرفتێکی حقیقیە ئەگەر بۆ فەرمانەکان بێ ڕەنگە هەندێک خواردنی کوردەواری کاریگەریان هەبێ بێگومانێکێک لەو خواردنانە کە کاریگەریان هەیە بریتێ لە ڕۆنی نعنا بەس ئەمە ئەبێت بزانی چۆن بەکاریە و ئەمە جورعی دیاریکراوی هەیە و ئەمە نابێت لە خۆڕا بەکار بهێنرێ و هەندێک جار شارەزانین لەوانە تەنانەت تەنێشت بەکارهێن بێگومان کاریگەری زۆر خراپ لەسەر مناڵەکە جێهێڵێ شوان قەت بەتەمام مەبە پزیشکی پسپۆڕەوانەی کە لە بواری کیمیاییە ئیشەکەن دەرمانی کیمیایی تان بە ئەو بابەتانەی دەرمانی پێچوانەکەشی وێنمایەکەمەوە بزانی زۆر جار شتێکی بەسیط بگاگەڵیانی کەیسەکە لەبەر پشتیان بە دەرمانی کوردەواری بەستۆ ڕەنگە کاریگەری خراپیە بووی ماڵبەت دوای خستووە بەو کەوانەیەک بە بەسمانەوە نیە و گاکردی بەشێک لەو دەرمانانە خراپن ڕەنگە پزیشکێک تەشخیصی کردوێت ئاسان بێ کەیسەکە ئەکرێ ئیسفادەی لێ بکرێت بەڵام لە کوردەواری پێڵێ ماڵی پڕ بوو لە ڕازیانە دکتۆر بەسەگەشە زۆر بەڕێز دکتۆر دانا مەجید پزیشکی پسپۆڕی مناڵان سوپاس بووی کە لەم تەوەرایە لەگەڵ بووی مادوومان کردیت.